سڵاوتان لێبێت ئەم کاتتان باش بژار دەباخم ئەم شەو لە تارگێت باس لە پێشاتەکانی سووریا و ڕۆژاوای کوردستان و ناوچەکە بەگشتی دەکەن وەک دەبینن لە 27 مانگەوە ئیدی هێرشی گروپە چەکدارەکان و بە دیاریکراویش تەحریری شام بۆ سەر ناوچەکانی ژێر دەسەڵاتی حکوومەتی بەشار ئەسەد دەستی پێکرد تەنها لە ماوەی 11 ڕۆژدا کۆتایی بە دەسەڵات و ئەمارەتی ئەسەدیەکان لە سووریا و دیمەشق هێنرا ئێستاەوەی کا لە نێو هاوکێشەکاندا دەخوێنێتەوە باسی ئایندەی سووریا ئەخۆ وڵاتانی زلهێز ئەمریکا ئیسرائیل رووسیا ئێران ئەمانە چ ڕۆڵێکیان دەبێت لە ئایندە و بنیادنانی سووریای ئایندەدا گرفتی کورد لە نێو سووریا و ڕۆژاوای کوردستان وەک دەبینین ماوەی چەند ڕۆژێکە بە دیاریکراوی کامزم و جۆڵان و گۆڕانکاریانە لە سووریا دەستی پێکردووە گروپە چەکدارەکانی نزیک لە تورکیا با دەرفەتی دەزانن هێرش دەکەنە سەر هەندێک لە ناوچەی ژێر دەسەڵاتی هێزەکانی سووریای دیموکرات هەسەدە ئەماڵۆزیانە لە ڕۆژاوای کوردستان تاکەی بەردەوام دەبێت چێ لە پشتی سیناریۆکانی ڕوخانی بەشار ئەسەدەوە بۆ رووسیا چۆن وا بە ئاسان دەستبەرداری بەشار ئەسەد بوو ئەو بەشار ئەسەدەی کا لە ماوەی 14 ساڵی ڕابردوودا هاوپەیمانێکی سەرسەختی پوتین و مۆسکۆ بوو هەموو ئەم بابەتانە ئەم شەو تاو توێ دەکەم لە تارگێت بە میوانداری بەڕێز ئەنوەر حسێن بازگر ڕۆژنامەنووس کە لە ستۆدیۆی کەناڵ 8 میلیۆنمە مامۆستا ئەنوەر بەخێراتی زۆر سپاس کاک بژار خێری سەرچاوم با لە سەرەتای هۆکارەکان و چۆنێتی داڕشتنەوەی سیناریۆکانی ڕوخانی بەشار ئەسەدەوە دەست پێ بکەین ینی بەشار ئەسەد وا وێنا دەکرا کە ئێران هاوپەیمانێتی رووسیا هاوپەیمانێتی هەندێک لە وڵاتانی زلێزی ناوچەکە لە پشتین بەڵام بینیمان لە کولفەی کونێکا کۆتایی پێات چی کراوە بەشار ئەسەد قایل کرا بۆ یەکەیتی کۆتایی بە دەسەڵاتەکەیە زۆر سپاس لە ڕاستیە کاک جار هۆکارەکانی یعنی هۆکاری ئەسڵی کەوتنی بەشار ئەسەد دەرەنجامی سەرکەوتنەکانی ئیسرائیل لە ڕووداوەکانی 7 ئۆکتۆبەر یان ڕووداوەکانی 7 ئۆکتۆبەر و حەماس نەخشە ڕێگایەکی باشی بۆ ئیسرائیل دروست کرد کە بتوانێ هەموو نارەکانی لە منتەقەکە تەسفیەکە بە بەشار ئەسەدیشەوە و دیارەوە بە پشتیوانی خودی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەو وڵاتانی جەنابەت باستکردن لە مەسەلەن هەریەکە لە رووسیا و کۆماری ئیسلامی ئێران دوو مێژووی گەورەی تاریخیان هەیە لە پشتیوانیکردنی دیمەشق کۆماری ئیسلامی ئێران لە دوای هاتنە سەرکاری لە 1970 و فکرەی مەسەن ناردنەدەرەوەی شۆڕش و دەستڕاگەشتنی بە شوێنە مقدسەکان بۆ ئەمە بەردەوام نەخشەی جیاوازیاوازی هەبوو و زۆریش سەرکەوتوو بوو و تا ڕووداوەکانی بەهاری عەرەبی کە ئیتر کۆماری ئیسلامی ئێران وەکو هەموو جار قاسم سلێمانی و ئێمە ئێستا خاوەنی 5 پایتەختین بە تەنها خاوەنی تاران نین و لە حەقیقەتیشدا ڕاستیە کرد کۆماری ئیسلامی ئێران بڵم لە 2011 هۆکاری نەکەوتنی بەشار ئەسەد لە بەرامبەر ڕووداوەکانی بەهاری عەرەبی لە تونس و لیبیا و میسر و ئەوانە کاندید بوو بۆ کەوتن بەشار ئەسەد ڕژێمی سووریا بەڵام هۆکاری نەکەوتنەکەی لە ڕاستی ئەوە بوو کە یەکەم کۆماری ئیسلامی ئێران بەبوونی پلان و ڕاوێژکارانی و بە پارە و ئیمکاناتێکی مادی زۆر لە پشتی بوو و هێز ئینسانیەکەش چەکدارەکانی حیزب وڵڵی هێنایە ناو گۆڕەپانەکەەوە و قەتڵ ئامێکی زۆری خەڵکیان کرد لایانی سێمیش مۆسکۆ بوو کە دەمێک بوو ئەو بنکەی سەربازیانەی لە تەرتوس و لازقیە و فڕۆکەخانەی حمومی لەوێ هەبوو ئەوە پەیوەندی هەبوو بە بەرژەوەندیەکانیەوە بە تایبەتی مەسەلەی غاز لەوێ کە پێشتر وعد بوو هەندێک خەتی تری غاز لێەوە ڕاکێشتێ مۆسکۆ دەستی بەسەر ئەمایەگروە ئەم هەدەفان ئەم هەموو ئەم فاکتەرانە وای کرد کە ڕژێمی بەشار ئەسەد لە 2011 نەڕوخێ بمێنێتەوە بەڵام تا بەشار ئەسەد هات ئەمایەوە بیانی زۆرتریەدایە دەست ئەمریکا و ئیسرائیل و یەکێتی ئەوروپا کە فشاری زۆرتری بخەنە سەر و ئەو پشێوانی کە دوای بەهاری عەرەبی دروست بوو سووریای کرد بە چەند منتقەیەکی جیاواز مەسەلەن جێگە و پێگە و نفوزی رووسیا لە سەر دەریای سپیناوە ڕاست لە لازقیە و بانیاس و تەرتوس
و منطقەی دیمەشق و ڕیفی دیمەشق و ئەوانە بەدەست بەشار الئەسەد خۆی مایەوە و منطقەی حەڵەب بە تایبەتی کەوتە دەست هێزە ئۆپۆزیسیۆنەکانی هێزە ئیسلامیەکانی کە پشتیوانی تورکیایان لەگەڵ بوو لەگەڵ گروپی نورەدین زەنگی و گروپی هەمزە و گروپی جیاواز و بەشێک لە منطقە کوردنشینەکانیش بە تایبەتی حەسەکە و قامیشل و کۆبانی و جەزیرە کەوتە دەست هێزە کوردیەکان ئەم زۆنانە و هەرێکە لەمانەش دەوڵەتێکی لە پشتەوە بوو وەک تورکیا وەکوتم پشتیوانیەوە نەکرد ئەمریکا لە زۆنی کوردەکان بوو بە خاتری شەڕی داعش و پاراستنی بیرەنەوتەکانی ڕومێلان و وەستانەوە بەرامبەر هەژمونی رووسیا و ڕێگرتن لە دەخالەتی هیلالی شیعی لە عێراقەوە ئەمریکا ئەرکیەوە بوو هەموو ئەم جێگە و پێگە و نفوزانە تا هات مەسەلەن کێشەی زۆرترە خوڵقان و بەشار الئەسەد خەلەلێکی گەورە لە دوای ڕووداوەکانی بەهاری عەرەبی کە نەیتوانی خۆی لەگەڵ ئەو هەلومەرجە تازە بگونجێنێ مەسە وەکو میسر لە ماوەیەکی کەمە لە ئاڵگۆڕێکی بەبێ خوێن ڕشتن ڕوویدا لە نێوان مرسی و سیسی یا با بڵێم کودەتایەکی سپی ڕوویدا بەشار ئەسەد دەیتوانیم هەلە بقۆزێتەوە بەڵام بەداخەوە بەشار ئەسەد لەبەرەوەی کەو بۆ ژێر کۆنتترۆلی هەژمونی کۆماری ئیسلامی ئێران بۆ خۆشی غرورێکی نەبوو ینی لەبەوەی کە دەسەڵات لە باوکەوە بۆی جێماوەتەوە و لە ڕاستیا کاک بژار ئەم دیکتاتۆرانە مەسەلە نەکەر غروریان هەیە پێیان وایە هیچ ئاڵگۆڕی لە ژیانی ئەواندا ڕوو نادا وەکو قسەیەکی باو هەیە چەند خولەکێک پێشەوەی کە کۆتاییان پێبێ هێشتا پێیان وایە دنیا عیبی نییە بەشار الئەسەد وای کرد کە فۆکەسی ئیسرائیل بەردەوام لەسەری بێ بێگومان لە دروستبوونی دیمەشقەوە سووریاوە لە زمانی حافز ئەسەدی باوکیشیەوە بەردەوام نەیاری ئیسرائیل بووە بۆیە ئیسرائیل لە دوای ڕووداوەکانی 7 ئۆکتۆبەر هەلێکی زیێڕینی دەستکەوت کە تەسفێ نارەکانی بکە حەماس بێگومان پێم وانێ ئیسرائیل ئەوەندە دووربوو بێ ئەم نەخشەیە ئێستای لە فکرا بوو بێ ئەو کاتە بەڵام کاتێکە تەسفێ حەمازەکە و بە کوشتنی هەنیە و بە کوشتنی سەرکردە باڵاکانی حەماس و وێرانکردنی غەزە هەلومەرجێک هاتە پێشەوە کە بتوانێ ئەمە بقۆزێتەوە و نارەکانی تری تەسفیەکە ئێستا مەسەن غەزەی تەواو وێران کردو حەماسی پاشەشە پێ کردووە و ئیمکانی هەیە غەزە بخاتە سەر خۆی و بەو شێوەیە حدودی بە فەلەستینەوە نامێنێ ڕێک حدودیە بێ ئەچێتە سەر میسر و ئەمە کێشەیەکی ئەمنی گەورە لە خۆی دوورەخاتەوە دوای ئەوەی کە ئەوەی کرد هاتە سەر ئەوەی کە یەکێک لە مەترسیە گەورەکانی کە لە 48ەوە لە سەریەتی لە باشووری لوبنان حیزب اللهە بە کوشتنی حەسەن نەسڕڵڵا گەورەترین زەربەی لە دیسان لە نەیارەکانیدا وە کوشتنی 80 بەرپرسی حیزب الله و لێدانی هەموو جبەخانە بەهێزەکانی و معلوماتی جەنابەت حیزب الله نزیکەی 150-200 موشکی گەورە و ناوەندی هەبوو بەشێکی زۆری لە ناوبرا وە سەرکردەکانی ئەم حیزبە بە جۆرە لە جۆرەکان هەڵوەشاوە بۆیە 10 کیلۆمەتریش هاتوتە ناو سنووری لوبنانەوە و ڕێکەوتنێکیش کە قەرارە جێبەجێ بکرێ بەو شەرتەیە کە حیزب الله هەڵوەشێتەوە بڕاتە ناو دەسەڵاتی لوبنان و سیستەمی سیاسی لوبنان و مەترسی لەسەر نەمێنێ کاتێک ئەم دوو سەرکەوتنە گەورەی بینی یەکێتی ئەوروپا لە پشتی بوو و ئەمریکا بەجددی لە پشتی بوو و هەمووی ئیمکاناتێکی بۆ سەرف کرد و وڵاتانی عەرەبیش یان بێدەنگ بوون یا قسەیەکی شەرمنانەیان نەکرد ئەمە هەلی دەرخست کە چی بکە گەورەترین مەترسی کە لە منتیقەکەیە لە 48ەوە لە سەریەتی بریتیە لە بنەماڵی ئەسەد و دیمەشق کۆتایی پێبێنێ چونکە ئەم مەترسیە بۆ ئەم مەترسیە گەورەتر بوو لە جنوبی لوبنان و غەزە بۆچی چونکە هەموو ئەو ئیمداداتانەی کە ئاگا بە حیزب الله لە باشووری لوبنان لە عێراقەوە لە تارانەوە دێ بە ناوچە سونیەکانی عێراقا تێپەڕێ ئەچێتە دەواازە سنووریەکانی سووریا لە سووریا ڕێگە خرا دابەشەکرا بۆ باشووری لوبنان و لەبەرەوە هات لە دڵی ئەم هیلالی شیعیدا بۆی کەرتیکە بە ئیتر کۆتایی پێبێنێ بۆ مەترسیانەی کە لە سەریەتی بێگومان لە پێم وایە من لە مەقالێک شاوەکو جەنابەت باسکرد نووسیومە ئەندازیاری سەرەکی کارەکە ئیسرائیلە بەوەی جگەلەوەی کە لەگەڵ مۆسکۆ ڕێکەوتووە و پشتیوانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکای بەدەستێناوە و بێدەنگی نەکرد وڵاتانی عەرەبی بۆ معلوماتی جەنابێت ڕۆژێک پێش کۆنگرەی دەوحا کە گروپی ئاستانە و بە ئیزافەی سعودیە و قەتەر و ئەوانە بەشدار بوون فەیلقی 5 سەر بە سوپای بەشار الئەسەد
دەمێک بوو لەلایەن ئەمریکەکانەوە کڕابوو و بەشێکیش لە ئەفسەرە باڵاکانی سوپای ئەسد بە تایبەتی لە لیوای پێنج کە پارێزگاری لە دیمەشق و کۆشگە کرد بەشێک لەمانە لەلایەن وڵاتانی عەرەبیەوە لەلایەن قەتەر و ئیمارات و ئەوانەوە کردرا بوون کە کڕینی پارە بەڵێ شەڕ نەکەن بەمە بەسمەوەی ئیسرائیل هەموو منتقەکەی دابین کرده بوو بەڵام ئەگەڕا کارکتەرێکی سەرەکی ئەم مەرکەز جێبەجەکە بێگومان من پێم وایە موساد خۆی لە ناو دڵی دیمەشق بۆ خۆشیان نەهەشاردوتەوە دوێنێ ئەڵێن بەشێک لە هێزەکانی ئێمە هەن لە کاتی پێویستە ئەکشێنەوە بەڵام قسەکە لەوە بەشێک نییە پێم وایە موسادی ئیسرائیلی و هێزەکانی ئیسرائیل بە چڕی لەو منتقەیە هەبوون و دانووسانی بەڵێ دانووسانی نهێنیان چەند وەختە هەبووە لەگەڵ هەسەدا و دانیستیانی نهێنیان هەبووە لەگەڵ تورکیا لە مانگی ئەیلولی ڕابردوو دیقەت بێ تورکیا دوو جوڵی کرد ئاگاداری ئەم سینناریۆ بوو مخالف بوو تورکیا بۆ چونکە لە ناو دیزاینەکەیانە بوو یەکیانەوە بوو کە وتی ئەبێ عەبدوڵڵاوەجالان ئازاد بکرێ و دانووسان لەگە پرۆسیاش بەڵێ لە پاڵیشیا زۆر مخالفی سەر هێرشی سەر غەزە و جنوبی لوبنان و دژایەتی ئیسرائیلیە کرد بەڵام کاتێک کە دیزاینەکە خۆی تەیەکرێ و کارکتەرە سەرەکیێک خۆی بێ و حرەکەی تەحریری شام ڕێگەخا تورکیا ئەو ناڕزایەتی کۆتایی پێێنەوە باشە ئەبدیش کۆتایی پێدێنێ چونکە پێم وایە یەکێ لە مەرجەکانی ئیسرائیل لە جارێکی تر نابێ باسی مەسەلەی فەلەستین و ناڕزایەتی دەربڕێ و مەسەلەن ئەوەی کە ئەردۆگان چەند وەختە بە ڕووکەژەی و کە لە حقیقەتا ئیسرائیل یعنی بۆ معلوماتی جەناب لە ماوەی 2-3 ساڵی ڕابردوودا گەورەترین فرۆشیاری پۆڵا بە ئیسرائیل کە بەسەر لە تەکنیکی سەربازیە بەکارێن تورکیا بۆ کە لە کاتێکا گلەیی یەکرد کە ئێمە حەساری خەینە سەر و ئێمە دژی هێرشەکانین بۆ سەر حەماس و ئەوانە بەهەرحاڵ ئەمە کۆتاییات ئیسرائیل کارەکەی جێبەجێ کرد و بۆ خۆشتانە بینن دوو ڕۆژە خۆشیان ئەمڕۆ وەزارەتی بەرگری ئیسرائیل ئەڵێ لە مێژووی ئیسرائیل عەمەلیاتی وا گەورەمان نەکردووە کە لە یەک دوو ڕۆژە 250 بنکەی سەربازی دیفاعی جەوی فڕۆکەخانەکان دەبابا و مدەڕعەکانیان و ئەو هێزە دەریانی لەسەر سنووری دەریاسمی هەویمان تێکشکاندووە یعنی بۆ خۆی پێ وایە گەورەترین سەرکەوتنە بێگومان ئەمریکا خۆیان وتیان ئێمە ئاگاداری ئەمە نەبووین بەڵام ئیسرائیل هیچ کارێک ناکا بەبێ پشتیوانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کەواتە کاگەنووریان لێرە خەڵک هەستێکی بۆ دروست دەبێت کە هەموو ئەمانی کەکرا بە غەزە بە لوبنان بە سووریا هەمومانە لە پێناوەیە کە جوگرافیایکی ئەمین و سەلامت بۆ جوولەکە و ئیسرائیل داژن لە واقعدا هەروایە ڕێک وایە کاکجار بۆ مەسەن لەو کاتەوە دەوڵەتی جوولەکە دروزە بێ لە 1948 لە 1948 شەڕێکی بێ لەگەڵ عەرەب لە 53 شەڕێکی تریە بێ لە 62 شەڕێکی تریە بێ لە 73 شەڕێکی تریە بێ لە 82 شەڕی جنوبی لوبنانەکە لە 2011 مەترسیەکەوێت سەر ئیسرائیل پێی وایە ناکرێ هەموو 10 ساڵ جارێ خەریکی شەڕی عەرەب بێ و بۆ معلومات لە هەموو ئەو ساڵی کە 10 ساڵ شەڕ ڕوویداوە لە هەموو ئەوانە وڵاتانی عەرەبی تەبەن بێگومان وڵاتانی عەرەبی و کاتە عێراق بوو سووریا بوو لوبنان بوو میسر بوو ئەمانە هەمووی هاوپەیمان بوون دژی ئیسرائیل لە هەموو ئەو شەڕانەی کە ڕوویداوە ئیسرائیل بەشێک لە خاکەکانی داگیر کردووە و عەرەبەکان بەشێک لە خاکەکان لە دەستداوە یعنی ئەخیر جاریشەوە تا غەزەشیان لە دەستدا بەرزایەکانی جۆلانیان لە دەستدا بەشێک لە جنوبی لوبنانیان لە دەستدا تێگەی و ئێستا ئەوە ئەڵێ 10 کیلۆمەتر دێمە ناو سنووری بە سووریاوە کە ئیمکانی نییە بڕوە ناوچەی ئارام دروست و بەشێک لە چاودێران پێیان وایە ئیسرائیل لەم هەلومەرجە ئەوێ لەسەر حسابی ئەم ڕووداوانە زەویەکانی خۆی ینی منطقەی جوگرافی خۆی فراوام کە لەبەرەوەی دەوڵەتێکی بچووکە و بەمە هەم زەوی زۆرتر داگیرەکە کە کردوێتی و لە هەمان کاتیشا ئەتوانێت مەسەلەن ئەمنێتی زۆرتریش بۆ خۆی دابینکە بێگومان ئەوەیە کە ئیسرائیل بڕیاری داوە تر هەر 10 ساڵ جارێک ناکرێت چاوەڕێی شەڕێک بکە ئەبێ ئەمە شەڕانە کۆتایی پێبێنێ و بێگومان ئەمریکا و ئەوروپا بە هەموو ئەو جنایەتانەشەوە کە لە مەسەلەن لە بەڕاستی لە فەلەستین کردوێتی لە لوبنانێکە خەڵکی بێدیفاع شەید بوو بەڵام چاپۆشی لێ بەڵام ئەوان لە پشتین و پێشیان وایە یعنی پێیان وایە بەشێکە پاراستنی ئەمنیەتی ئیسرائیل بەشێکە لە پاراستنی بەرژەوەندیەکانی ئەوان لە خۆرهەڵاتی ناوەڕاست بەزایدەنە و لۆبی جوولەکە و ئەو اقتصادە گەورەی کە بەدەستیانەوەی گومان کاریگەری گەورە هەیەوە و لە ڕاستیشا زۆر فشاری خراپ بۆ سەر لەلایەن ئەم گروپانەوە چ لە حەماس ینی دیقەت بە بۆ خۆیان دەڵێن لە مێژووی ئیسرائیلدا نەبووە مەسەرەن 1500 کەسی ئێمە بەبارەم تەبجیرێ و بەدیلگیرێ و هەموو ئەوانە وای کرد کە ئیسرائیل دەست ئاوەڵا بێ بۆی کە قەتڵ و عام بکە و سنوورەکانی فراوان کە
و تەنانە وڵاتێکی وەکو مۆسکۆش بێنێتە سەرخەت بۆی کە بێدەنگ بێ لەو هەلومەرج. من ڕێگویستم باسی ئەمە کۆماوسان ئەی بۆ خەڵک زۆر جێ گومانەکە یعنی لەسەر ئاستی گیانیشکە چۆن پوتن پشتی لە بەشارە سەد کرد لە کاتێکدا بە قایمترین هاوپەیمانی سووریا دادنەوە چۆن رووسیا لە بەرامبەر چیا دەستبەرداری سووریا بوو لە ڕاستیاییکیانەوەیە کە بە نظری منەوەیە کە رووسیا لەم بارودۆخەیە کە وا بڕیارە لە 20 ژانوی ساڵی داهاتوو ترەمپ بێتە سەر دەسەڵات و بێتە کۆشکی سپی. پۆتین خودی شخصی پۆتین ویستی دیارەکی پێشکەشکە و بۆی کە دوایی پەیوەندیەکانیان ئاسایی بێتەوە ئەوش دەستبەرداری هاوکاریەکانی بێ بۆ ئوکراینیا ئەو گوتارانەی کە مەسەلەن ترامپ داوێتی لە پێش هەڵبژارنەکان و لە خولی پێشووی سەرۆکایەتی ترامپیش پەیوەندیەکانی لەگەڵ پۆتین زۆر نۆرمال بۆ تەنانەت نەک لەگەڵ پۆتین تەنانەت لەگەڵ کیم جۆنگی کۆریای باکووریش مەسەلەن هەوڵیەدا ئەمانە کۆتایی پێبێنێ بۆیە پێم وایە پۆتین مۆسکۆ دیارەیەکیان پێشکەش بە ئیسرائیل و ئەمریکا کردووە کە دەست لە بەشار ئەسەد هەڵەگرن و ڕەنگە دەست لە شتی تریش هەڵگرن لە داهاتوە مۆسکۆ پێم وایە ڕەنگە دەست لە هاوپەیمانەتی ئێرانیش هەڵگرن و پێم وایە ڕەنگە دەست لە هاوپەیمان لەو پشتیوانیانی کە جاروبار لە عێراقیەکەن لەوەش هەڵگرن بە خاتری چی خاڵی گرنگ ئێستا بۆ مۆسکۆ ئەوەیە کە یەکێکیان مەسەلەی غازە مەسەلەن ئەو منتقانەی کە غازی تایە لە ژێر کۆنتترۆڵیا بمێنێتەوە لەو منتقانەی سەر دەریای سپیناوە ڕاست و خاڵێکی تریژەوەیە کە لە شەڕی ئۆکرانیا بە جۆرێک دەربچێ بە جۆرێک ئیمتیاز وەربگرێ یەکیان ئیحراز نەبێ شەرمەزاری نەبێ بۆی لە پاشەکەیە ئەو سێ هەرێمانەی کە کۆنتترۆلی کردوون و جنسی پێداون بە خەڵکەکەی ناسنامی رووسی پێداون بخرێتە سەرەوە وەکو قڕم و ئەو ناوچانێتر ئەمە بۆ ئەو گرنگە وەسەر لەنێ هاوردی غازیش بکاتەوە بۆ ئەوروپا کە اقتصادی رووسیا بەشێکی گەورەی لەسەر لە بەرامبەر ئەمریکا دەستبەرداری هاوکاریەکانی بۆ ئۆکرانیا دەبێت لەگەڵ هاتنە سەر حکمی دۆناڵد ترامپدا پێم وایە ئەبێ چارەسەری بۆ بدۆزنەوە بەڵام قسەکەوەیە پێم وایە ینی رووسیا ئاسان نیە لە خۆی دەست لە بەشار ئەسەد هەڵگرێ دەست لە هاوپەیمانەتی ئێران هەڵگیری ئەوان ئەگەر ئیمتیازی گەورە نەستنێتەوە دەستکەوتی نێنێ بۆیە پێم وایە شەڕی ئۆکرانیا و دەستکەوتەکانی کە لە شەڕی ئۆکرانیا بەدەستی یێنێ ڕەنگە مەسەلەن پێشم وایە لە سەردەمی ترامپا بگەنە نەتیجە و شەڕی ئۆکرانیا کۆتایی پێبێ و بە کۆتایی هاتنی شەڕی ئۆکرانیا مۆسکۆ ئیمتیاز وەرەگرێ و کووتم ئەو منتقانە دابڕێ و ئەمریکا فشاری زۆرتر یا مەسەلەن نازی زۆریش بە سەرێکێتی ئەوروپایەکە کە من لەو شەڕە نەجاتم داون چکە ئێستا هەر کامیان پێویستە بودجەیەکی گەورە و زەبەلەح تەرخانکە بۆ شەڕی ئۆکرانیا بۆ ئەمریکا خۆی مەسەلەن ئیدارەیەدا و هەندێک جار مەسەلەن دیقەت بە سوید و فنلەندا ئامادە نەبوون بە درێژایی دروستبوونی بچنە ناو ناتۆ لە پەنجاکانەوە کە ناتۆ دروست بوو ئامادە نەبوون بەڵام کاتێک کە هێرشەکانی مۆسکۆیان بینی بە پەلەپەل ویستیان بچنە ناو ناتۆ ئەمە چییە بە نظری من ئەمەش بەشێکی سیناریۆی واشنگتۆنە بۆی کە هەژمونی یەکێتی ئەوروپاکەم کاتەوە بیان خاتە ژێر فشار بدە سەڵاتی خۆیەوە و پشتیوانی سەرەکی بن لە ڕوودا و ئاڵگۆڕەکانی کە ئێستا مەسەن لە بابەتی سووریا مەسەن خۆڕاستە دیزاینەرەکەی ئیسرائیل و کارکتەرە سەرەکیەکە واشنگتۆنە بەڵام وڵاتانی ئەوروپا هەمویان تەییدیەکەن هەمویان پشتیوانیەکەن قسەکەوەیە کە ئەمریکا بە نظری من مۆسکۆ لە بەرامبەر ئۆکرانیا و ڕەنگە بەڕاستی ئێستا مەسەلەن وێنەکە تاژ ڕوون نەبۆتەوە لە داتوە مەسەلەن بە چیەکە لەسەر چی تڕێەکەون مەسەلەن ئەو کودەتانی کە پێرار ساڵ لە کشوەری ڕەش لە ئەفریقا ڕوویداوە و جێگا و پێگە و زۆنەکانی فەڕەنسا و ئەمریکا بووە بە زۆنی رووسیا مەسەلەن لەوانە سازش بکەن ینی مۆسکۆ ئەو منتقەیە بەجێ بێڵن بۆ رووسیا کە ئەو منتقەی کانزای گرانبەهای زێڕ و ئەڵماس و ئەوانەیە ئێستا ئەوانە بوون بە ئەو سێ وڵاتی کودەتایان تیا کراوە کە زۆنی فەڕەنسی و ئەمریکی بوون بە زۆنی رووسی لەمە سازشەکەن کە ئەو منتقانە بدرێتە دەست مۆسکۆ باشە سەبارەت بە ئێران ئێران لە ماو کێشەیەدا چۆن سیر دەکرێت هەرچەند لە وڵاتەکەی خۆیدا فیشەکێک نتەقێنەوە بەڵام زەرمەندی یەکەمە هەموو هاوپەیمانەکانی لە دەستدا ئێستاوی کەماوەتەوانێت تا ڕادەیەک تروسکاییەک بێ بۆ ئێران خوێندنەوە دەکرێت کە عێراق و ئێران لەم دۆخەدا چیان بەسەردێ زانین کاک بژات دقیقەنەوەیە کە سوودمەندی یەکەم وەکو جوگرافیا و جیۆپۆلۆتیک و مەسەلەی ئەمنی ئیسرائیلە بەڵام کارکتەری سەرەکی لە ناو ڕووداوەکانی سووریا تورکیایە کە یەکێکیان
ئەو خەریکە ئیت تەواو ئەو مەترسیانە کۆتایی پێێنێ کە لەسەر ئەمنێتی سنوورەکانی لەگەڵ باکووری کوردستانیا لەگەڵ تورکیا هەیە مەسەلەن دیقەت بە ئەو سنوورانەی لە سەرەکانی و گرێسپیەوە دەست پێەکە بۆ ئەدێتە مەسەلەن ئەو منبەجیشیان تەسلیم کرد ئەفرینە عەزازە بابە ئەوانە کە ئەو سنوورانەی کۆنتترۆل کردو بە دلیلیەوە یەکییانەڵە 30 کیلۆمەترە بێ هەسەدە لە سنوورەکانم دوور بێ دووهەمیش هەدەفە ئەسڵیەکەی تورکیا لە داگیرکردنی ئەم خەتە یاوەی کە پێڵێن خەتی ئەم4 ئەو خەتە ئەوەیە کە کەیفۆر ئەوەیە کە ئەم سنوورە بە تەواوی کۆنتترۆل بکە هیچ مەجالێک نەمێنێ بۆی کە هەسەدە و کورد بگەنە سەر دەریا چکە لە عەزازەوە هەسەدەوەندەی نەمابوو لە عەزاز و ئەفرینەوە بگاتە سەر دەریای سپیناوە ڕاست مەسەلەن ئەمە مەترسی گەورە بوو کە کۆتایی پێناوە و لەلایەکی تریشەوە زەرمەندی یەکەم کە ئێرانە بە چ دلیلێک بەو دلیلێکە یعنی دیمەشق یا سووریا چەقی سنتەری ئەو هیلالە شیعیە بوو کە مەلیک عەبدوڵڵا لە 2004 لە ڕۆژنامە شەرق ئەوسەد ناوی برد ئەم چەمکەی مەلیک عەبدوڵڵای ئوردن هیلالی شیعی ئەو باسی مەترس ئەو کاتە باسی مەترسی ئێرانی کرد کە خەلیکی ئەم هیلالی شیعیەیە و دقیقیش بوو و بە معلوماتی جەنابەت ڕێژەی شیعە لەگەڵ هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی ئێران لە 1970 لە 200 میلیۆنەوە نزیک بۆ تۆ ئێستا لە 350 میلیۆن و تەنانەت لە نەیجیریا گەشەی گەوری کردو لە مەکسیک بڵێ بێگومان خۆی کاتی خۆی ڕابەری کۆماری ئیسلامی ئێران خومێنی ویستی تەزدیری شۆڕشی ئیسلامی کا بۆ منطقەی سونە و شیعە بەڵام دوایی کە ئەوەی بۆ نەکرا تەزدیری شیعیزمی کرد و شوێنە مقدسەکان قسەیەکی بە ناوبانگیشیە بۆ هەمیشە ئەیوت کە ڕێگای ڕزگارکردنی قودس بە کەربەلایە تێپەڕێ ئەوان شوێنە مقدسەکانیان بۆ گرنگ بوو و ئەمە خاڵێکی زۆر گرنگ بوو بۆ ئێران کە شۆڕشەکەی تەزدیرکە و شوێنە ئاینیەکان مقدسەکان بپارێزیەوە دەستیان پێوە بگرێ قوم نەجەف کەربەلا سامەڕات دیم بەشێ لە شوێنە پیرۆزەکان لە دیمەشق ئەوانەی کرد و خاڵی سێمیشیەوە بووکە خۆیان ئەیانود مەسەلەن ئێمە بێ بلۆک بەندیە بکەین دژی شەیتانی گەورە هەم ئەمریکا و هەم ئیسرائیل و هەم ئەمنێتی ئیسرائیلیش بخەینە مەترسیەوە وەکو دوژمنی گەورە بۆیە مەسەلەن هیلالی شیعی کە دروزە بێت لە تارانەوە دێتە عێراق و ئەم هیلالی شیعە کاتێک کە زۆر پڕدەستکەوت دەبێ زۆر توانی بە ئیمتیاز سەیریکەی کە ڕژێمی سەدام حوسێنی ژاڕوخێ ئیتر ڕێگاکە تەواو تەخت دەبێ ئەم هیلالی شیعە دێتە عێراق و لە عێراقەوە سووریا سنتەری ئەم هیلالی شیعە بوو بۆ دەست ڕاگەشتنی چەکوچۆڵ و ئیمداداتی سەربازی و مادی و مخابەراتی ئێران بۆ حیزب الله لە باشووری لوبنان بەس کۆتای پێات بۆ حیزب الله گەورەترین نەیاری سەرسەختی دراوسەی ئیسرائیل بوو لە منتقەکەیە بێگومان کۆتایی پێات وەکوتم هەدەفەکە ئەوە بوو کە ئەتا ئێران زەرمەندی یەکەمە وە لە سووریا لەو زۆنانەی کە باسم کرد مەسەلەن زۆنی ئەمریکی لە پشتیوانی لە هەسەدە و ناوچە کوردنشینەکان لە شوێنی خۆی ماوە لە تەنەف ماوە لە ڕومێڵان ماوە لە منتقە کوردیەکان ماوە زۆنی ڕووسی لە لازقیە و تەربانیاس و تەرتوز لە شوێنی خۆی ماوە زۆنی تورکی نەکەل لە شوێنی خۆی ماوە گەشەی کردو تا دیمەشقی پایتەختیش ئیسرائیلیش هاتۆتە لەسەر هەموو ئەو زۆنانە هەیە شوێن زۆنێک کە جێگاکەی چۆڵ کراوە دراوە بە تورکیا بە هاپەیمانە زۆنی ئێرانیە یعنی زۆنی ئێرانی کۆتایی پێاتۆ لە ئێستاە لە ناو دیمەشق و لە ناو سووریا تورکیا شوێنی گرتوتەوە تورکیا شوێنی گرتوتەوە و ئەم هەیە تەحریری شامی تر کۆنتترۆلی بەشێکی زۆری سووریایی کردو کە هاوپەیمانی تورکایە ئێرانیەکان خۆیانە ساڵن ئێمە هەمانەوێت لەگەڵ حکوومەتی تازە پەیوەندیمان هەبێ بەڵام بە نەزەری من ئەمە کارێکی هێزگار قورسە ئیسرائیل و ئەمریکا سووریایەکیان نەڕووخاندووە کە مەسەلەن جارێک ئێران بێتۆ میوان ئەمنیەت لەسەر ئەمنیەتی ئیسرائیل تێک بچێ و بۆ مەعلوماتی جەنابێت تورکیا ئەوەی کە لە 1945 دروستبوونی سووریاوە و لە 1939 کە ویلایەتی ئەسکەندەرونەی لە سووریا ساندەوە و کردوێتی بە هاتای لەو کاتۆ دژمنی سەرسەختی سووریا بووە لە کێشەی ئاو لە کێشەی پارتی کرێکارانی کوردستان کە گەورەترین کێشەی تاریخی تورکیایە حافز ئەسەد دروستی کردووە 76 کە پارتی کرێکارانی کوردستان دروزە بێ حافز ئەسەد پشتیوانیەکە و لە دەی هەشتاکان بارەگەیان بۆکەنەوە لە بیقا و لە دیمەشق ڕایەنانیان پێیەکەن و ئەم حرەکەتە چەکداری کوردی باکوور بە پشتیوانی ئەسەد و حافز ئەسەد و بەشار ئەسەد گەورەترین مەترسی بووە بۆیە تورکیا
ئەو هەموو مەسەلەن باجێ کە داوی بە سووریا لە 8 ساڵی ڕابردوو تۆڵی هەمووی کردەوە ئەو هەدە فاسلێکە ئەمە بوو یعنی کێشەی زۆر سووریا کێشەی زۆری بۆ توریا دروست کردووە مەسەل لە کێشەی ئەو بەردەوام جێچەڵی پێکردووە مەسەن پارتی کرێکارانی کوردستان گەورەترین مەترسی بووە لەسەر دەوڵەتی تورکیا لە دروستبوونی کو تورکیانەوە کەما لە تا تورکەوە خۆیان محەممەد نورەدین مامۆسای زانکۆیە لە لوبنان ئەڵێ ساڵانە شەڕی پەکەکە لەسەر تورکیا 8 میلیارد دلارەکەوێ بۆیە مەسەرەن تۆڵی خۆی تەواو لە سووریا یەک سێتریش بکەم کاکدار ئێستا ئەردۆگان و تورکیا لە دوای ئەم بەشداربوونیان لەم دیزاینە تازە لە زۆنی ئێرانیەوە هاتوونە ناو لە زۆنی ئێرانی با بڵێم رووسیەوە هاتوونە ناو زۆنی ئەمریکی ئیسرائیلی تاوا پشتیان کردووە لە ئێران تاوا پشتیان کردووە لە مەسەلەی حەماس و فەلەستین و ئەوانە تاوا تەسلیمی ئەو بارودۆخە بوون و دەستکەوتێکی بۆ خۆشیان چاوەڕوانی ئەویان ناکرد بەڕاستی بۆ خۆیان چاوەڕوانی ئەویان نەکرد کە ئەو هەموو ئیمتیازە لە سووریا بچنەوە و بۆ ئاسانیە بەشار ئەسەد بڕوە و ئەوان کارکتەری سەرەکی کورد زەرمەند بۆ لەم قۆناغایەوە بۆ ئایندە زەرمەند دەبێ یانی مەترسی تورکیا بۆ کورد لە ڕۆژاوا مەترسێکی زۆر حەقیقی و ڕۆژانەش دەبینین چۆن هێرش دەکات مەترسیانە لەسەر کورد کۆتایی پێدێ ئیسرائیل و ئەمریکا سنوورێکی بۆ دادەنێن یاخودە ماڵۆزیانی بینی تورکیا و ڕۆژاوا هەر بەردەوام بێت لای کاک کێشەی کورد کێشەیەکی ئالۆزە لە منتقەکەیەوە لە ڕۆژ ئاواش ڕۆژاوای کوردستان بەڕاستی لە ناو هاوکێشە سیاسیەکانی دەی هەشتاکان و نەوەتەکانیشان نەبوو وەکوتمە ئەو کەواتێک هەوڵاوە جالان لەوێ دانیشتناوی نابوو باشووری بچووک ناویشی ڕۆژاوای کوردستان نەبوو و ئەمانە خاوەنی ناسنامە و جنسیەژ نەبوون لە سای ڕژەمی بەسارەسەد بەڵام هەلومەرجی ڕووداوەکانی بەهاری عەرەبی دوو زروفی مەوزوعی لە منتقەکە هاتوونەکاوێکیان ڕووخانی دیواری بەرلین و کۆتایی جەنگی سارد و شەڕی کەندا و ئەزمموی باشووری کوردستانی لە دروست بووە و ڕووداوەکانی بەهاری عەرەبی ئەزمموی ڕۆژاوای لە دروست بووە ڕۆژاوای کوردستان ئێستا بارودۆخێکی زۆر تایبەتی هەیە یەکیشانەوەیە کە احتیمالی سەرکەوتنی هەیە و احتیمالی شکستیش هەیە احتیمالی سەرکەوتنەکانی لەوە سەرچاوەگرێکە باش لە زمینەی واقع هێزێکی گەورەی هەیە 150,000 چەکداری هەیە چەکداری ڕاهێنراو بە مەبادێ یعنی ئەوە نییە مەسەلەن وەک ئەوی هێزانە نین بەشێکیان مرتەزەقە و بەکری باش جوگرافیایەکی پانوپۆڕی هەیە کە ئێستا ئامارەکەڵەن لە 140 خاکی سووریا 80,000 کیلومتر چوارگۆشەی بەدەستەوەیە و هاوپەیمانەتی هەیە لەگەڵ ئیسرائیل لەگەڵ ئەمریکا و لەگەڵ مۆسکۆش هەم پەکەکە ینی باڵە حەقیقیەکەی ڕۆژئاوە پەیوەندی باشە و لەگەڵ ئێرانی شەسا پەیوەندەکانیان تێک نەچۆ بە نەزەری من ئەوە لەسەر زمینەی واقع هەموو ئەو هەلومەرجانە هەیە و ئیسرائیلیش پێویستی بەوەیە کە هێزێکی بە مەبادی بتوانێت بەشدار بێت لە پاراستنی بەرژەوەندەکانی و ئەمنیەتی هەموو ئەوانە خۆشتان نەزان دوێنێ و چەند ڕۆژی ڕابردوش بنیامین ناتانی هەو وەزیری بەرگری هەمووانە بەناوی کوردیانن بەڵێ باسی کوردەکە بەڵام مەترسیشی لەسرە ئەو مەترسیانە دوسێ مەترسی لەسەر ڕۆژاویەکیانەوەی تورکیایە یەکشیان دەواازەکانی نێوان پارتی دیموکراتی کوردستان و هەسەدەیە لە فیشخابور و سمێلکە کێشەکانیشیان بەتەنها پەیوەندی بۆ سنوورێ کێشەکانیان تاریخیە لە بینی پەکەکە و پارتی دیموکراتی کوردستان و لە هەمان کاتا کێشەیەک تریش پارتی دیموکراتی کوردستان پێی وایە ئەنە کەسا بێ بەشدار بێت لە داهاتووی ئەوانە پێم وایە ڕەنگە تووشی ئەو کێشانە بەرەوکیان بگرێ و جگەلەوەی کە ڕاستە و خۆ ئێستا بینیتان دوێنێ و ئەمڕۆ لە من بەس شەڕ بووە و ڕەنگە تورکیا لە مەرحەلەی یەکەمە ئەو خەتەی کەوتم داگیریەکە بەڵام ئەوە مانایەوە نییە کە مەترسی لەسەر نییە ئەم پێم وایە لە هەر حاڵدا کورجێگە و پێگە و مووقعێتی شێبێت لە ڕووداوەکانی سووریا زۆر سپاس بۆ بەڕێز ئەنوەر حسێن بازگە ڕۆژنامەنووس کام شۆ میوانی تارگێت و کەناڵەش بێ سپاس کاگەم بەخێراتی ئەزانی کەناڵ هەشت سپاس بۆ ئێوەش کا لەگەڵ ئاسوودە